بێگومان کاتێک کە باسی کتێب خوێندنەوەکەن زۆر جارش ئەوترێت منداڵانیش ئەبێت لەگەڵ کتێب خوێندنەوەی ئاشنا بکرێن بۆی کە هەل لە منداڵی و بناغە بنرێت بۆ ئەم بابەتە هەرە گرینگە. جا چۆن ئەکرێت منداڵ ئاشنا بکرێت بە کتێب خوێندنەوە؟ چۆن ئەکرێت منداڵ ئاشنا بکرێت بە ئەدەبیاتی منداڵان؟ ئەمە بابەتێک ئێمە بەجێمان هێشتا بۆ میوانی بەڕێزی بەرنامەکان مامۆستا دیمەن حەمە سەعید سەرپەرشتیاری پەروەردەی باخچەی منداڵان بۆی کە ئەو زیاتر زانیاریمان پێشکەش بکە. مامۆستا دیمەن سڵاو لێبێ زۆر بەخێربێن. سپاس دەکەم. مامۆستا دیمەن زۆر جار ئێمە ئەگەر لە ماڵەوە دایکان باوکان کتێب بۆ منداڵەکان ئەخوێنەوە چیرۆکی بۆ خوێنەوە زۆر جار بینین منداڵەکە ئەگەر بۆ نمونە بە ڕۆژایە ئەڕوات بملا ئەڕوا بە ولا خۆ بە یاریوە سەرقاڵەکە لە کاتێکا ئەبینی دڵی بەلای تۆ نیە یاخود بۆ نمونە ئەگەر کاتی خەوتنە 1001 پرسیارە لێکا بەڵام لەبەرەوەی کە تۆ بەردەوام نەبی لە چیرۆکردنەکە خۆشە هەر لەمەوە دەست پێ بکەین کە چۆن نەکرێت بە شێوازێکی دروست بۆ منداڵ کتێب بخوێنرێتەوە. بەڵام دەستخۆشی بەرنامەکەتان و ئەم تەوەرەتان لێکەم لەبەر ئەوەی تەوەرێکی زۆر گرنگ و هەستیارە بە نسبەت مناڵانەوە ئێمە ئەتوانین هەر لە سەرەتای لە دایکبوونی مناڵەکانەوانێ وەکو بەڕێزت ئاماژت پیا مناڵەکە کتێبەکەی بۆ خوێندرا چیرۆکەکەی بۆ خوێنتەوە ئەڵێ گوێم لێ ناکرێت بەڵام خۆی بە پێچەوانەوەی مناڵ هەر کە لە دایکە بێت لە دوای دوو مانگە و تۆ ئەتوانی چیرۆکی بۆ بخوێنیتەوە چیرۆکی بۆ بگێڕیتەوە کۆمەڵی قسەی لەگەڵ بکەی کۆمەڵی هۆنراوەی بۆ بخوێنیتەوە چکە مناڵەکە تەرکیزی هەیە بۆ شتەکانی دێوەر ئەگرێ بەڵام ئەوەی ناتوانێت یعنی بە شێوەیەکی ڕاستەخۆ چۆن من لەگەڵ بەڕێستا قسە ئەەکەم گفتوگۆ ئەەکەم مباشرەتەن ڕاستەخۆ پێکەوە تەنسیقمان هەبێ بەڵام مناڵەکان بە شوێکی ناڕاستەخۆ هەموو زانیاریەکانی لێوەرەگرێ و لە ئێستاشە دەستگای دایانگەی مناڵان بە هەمان شێ باخچەی مناڵان زۆر هەڵئەسن بەو کارە ئەوانی کە مناڵەکانیان ئەبنە دایانگەکان و باخچەی مناڵان ئەو کارانیان بۆ ئاسانتر بۆ لەبەر ئەوی لە ناو دایانگە و باخچەکانە بابەتێک یاخود بەرنامەیەکیان هەیە ڕۆژانە چیرۆک بۆ مناڵەکان ئەگێڕنەوە هۆنراویان پێشکەشەکەن هۆنراویان بۆ ئەخوێنەوە لەگەڵیشە فێریش ئەبن مناڵەکان لەگەڵ ئەوەی کە مناڵ هەمیشە لەو تەمەنەی کە لە باخچایە وەرگرێکی زۆر باشە کە لەگەڵ گەشەیەتی ئەم وەرگرە تۆ گە چیرۆشێکی بۆ باس بکەی ئەم مناڵە دوجار زۆر جارە مامەدی کردوێتەوە لە ماڵەوە بۆ دایکی باسەکەات یاخود زۆر جار ئەمەنە پرسیار لە تۆ کە ئەمیان چی بەسەرەوە ئەویان بۆ کوێ چوو ئیتر پرسیاری زۆرە بێت تا چەند گرنگە هەمیشە ئەو چیرۆکانە بۆ منداڵ بخوێنیتەوە کە لە بوارەکانی ژیانە کۆمەڵایەتی بێ بۆ نمونە مناڵە فێری ئەوکەی چۆن ڕێزی گەوراگرێ مناڵە فێری ئەوکەی چۆن ئەڵسوکە و لەگەڵ کەسانی چواردەوریەکە ئەمە تا چەند لە باخچەکانە پێڕەوە خۆی چیرۆک بەشێکە لە ئەدەبیاتی مناڵ طبعاً ئەدەبیاتی مناڵ چیرۆکە هۆنراوەیە شانۆیە ئەمانە هەموو بەشێکن لە ئەدەبیاتی مناڵ و ئەدەبیاتی گەورەش ئێمە لە دایانگە و باخچەکانە بە تایبەتی چیرۆک ئەبێ یعنی یەکێک بە لە هۆیەکانی فێربوونی مناڵ چونکە چیرۆ خوێندنەوە تۆ هەر ئەوە نییە بڵین بە سەرهاتەکە بۆ مناڵەکە ئەگەڕیتەوە بۆی باس ئەەکەیت و بڵین بە سەرهاتەکە ستێپ بە ستێپ گوێی لێ ئەگرێت تۆ لە ڕێگەی چیرۆکە کۆمەڵێک یعنی لایانی گەشەی مناڵ گەشەی پێ بۆ نمونە ئەندێ مناڵ هەیە لایانی زمانەوانی بە تایبەتی لەم کات و ساتی ئێسامانە بەهۆی سەرقاڵبوونی دایکان و باوکان بەکار و زۆرینی مناڵەکان ئایپات و مۆبایلیان بەدەستەوەیە ئەمە وای لە مناڵەکان کردو زۆرینیان دواکەوتون لە زمانیان بۆ نمونە بۆ ئەم مناڵانە کە درەنگ زمانەگرن چۆن نەکرێت لە ڕێگەی چیرۆکەوە وایان لێ بکەی کە زووتر زمان بگرن بەڵێ تۆ ڕۆژانە ئەبێ لە دایانگە و باخچەکانە و لە ماڵیش ئەگەر دایکەکە مەجای هەبێت و عنی گرنگی باد بۆ بوارە ئەبێ ڕۆژانە کاتێکی تایبەت هەبێ بۆ چیرۆ خوێندنەوە بۆ مناڵەکان هۆنراوە خوێندنەوە هەروەها شان و دراماکان وەکو ئاماژەم پیا ئێمە لە دایانگە و باخچەکانە ئێستا بابەتێکی زۆر سەرەکیە لە ناو دایانگە و باخچەکانە ئەویش چێ چیرۆک و هۆنراوێ تۆ ڕۆژانە کە چیرۆکەکە بۆ مناڵەکە ئەخێنەوە هەر وەکوتم مەبەز نییە بە سەرهاتەکە بێ گەشەی زمانی مناڵەکەیە لایانی کۆمەڵایەتی مناڵەکە گەشە ئەکات بەڕاستی تۆ لە لایانی زمانە کۆمەڵێک مەسەلەن بۆ نمونە ئەمڕۆ وشەیەکی تازە بن و وشەی فەرموو ئەتێ مناڵەکە فێری وشەی فەرموو بکەیت مەفروزە پێویستە چیرۆکەکە و ئاماژە با بۆ وشەی فەرمووە یعنی بەسەرهاتی چیرۆکەکە لەسەر وشەی فەرمەکە چەند جارێک ئێڵیتەوانێت مناڵەکە لەوانەیە نەتوانێت یعنی لەو کاتەیە یعنی بەکاری بێنێت بەڵام لی وەرگرتووی لە مشکیا بڵین خەزنی کردووە دواتر بنێن وشەکە ئەڵێ بەڵێ دواترها لە کاتێکی مامەڵەیەکی ترا لەوانەیە ناڕاستەخۆ ئەو شێ فەرمۆ بڵێتەوە مناڵەکە مامۆستا دیمەن تەبعەن ئەبێت چیرۆگوتن و چیرۆ خوێندنەوەش بۆ مناڵ شێوازێکی تایبەتی ئێستا بن پارچێک باڵەن چیرۆک لەگەڵ دەست
من نایخوێنەوە ئەیە بە مامۆستا دیمەن با بۆمان بخوێنەوە هی منداڵی سەردەمە ئەم گۆڤارە لە ئێستا بێبەرامبەریش چاپەکرێت بۆ منداڵە ئەگەر ئازیەت کێشی جەنابێت بۆ منداڵان بخوێنێتەوە چۆن پرۆڤەت نەکردووە ئەمە داوایەکە کە من طبعا خۆی هونەری چیرۆگێرانە هونەری تایبەتی خۆی هەیە ئەبێ ئەو کەسی کە توانای چیرۆگێرانەوەی هەیە یعنی ئەبێت یەکێک بەلوانێ بتوانێت نۆتەی دەنگی بگۆڕێت بەپێی کەسایەتیەکان منداڵکە بدایەنشێنی زوود تااقەتی ئەگەر بەدڵ نەبێ کە شتێکی بۆخە بەڵام کە تۆ هۆگری خۆتی کرد بۆ هونەری خوێندنەوەیە ئیتمناڵەکە هونەری چیرۆگێرانەوە مواصفات و بڵین پێوەری خۆی هەیە تۆ ئەبێ یەکەم شت وەکو بەڕێزیت ئاماژی پێ یەکەم شت تۆ مناڵەکان کە چیرۆکەکەی بۆ گەڕ بێ مناڵەکان تویان خۆش بێت ئەگەر تویان خۆش دڵنیا بێگەگەناگرن وانە لەبەر تۆ بێ یعنی پەیوەندیەکی خۆشەویستی لە نێوان خۆت و مناڵەکانە هەبێ بۆی گوێ لێ بگرن ئەمەیە دوو توانای ئەوەی کە چیرۆکە ئەگەڕێتەوانێ یعنی ئەبێت یەکەم بتوانێت شێوازی ئاخاوتن و قسەکانی بگۆڕێ بەپی کەسایەتیەکان مەسەلەن ئێستا ئەم چیرۆکە باسی جوچکە ئەکات تو ئەبێ بتوانیت ئەگەر من نازانم ناوەڕۆکی چیرۆکەکە چێ بەڕاستی چکە باسی پێم نەوەتراوە جوشکەیەکی تایە دایک و باوکی هەر داواکەن لە جوشکەکە بێتە دەرەوە لە هێلکەکە بەڵام گوێیان پێ زۆر باشەکەواتە مامۆستا مادام پێشتریش پێنەوتراوە باسێکی ئەوە بکەین بۆ نمونە لە دایانگەکانە تا چەند گرنگە بۆ نمونە ئەو منداڵانەی کە بە کچ و کوڕیشەوەکەیە ئەوێ زۆر جار کۆمەڵی بابەت هەیە لە دایانگەکانە ئەو دادەیە کە لەوەیە وای لێکا لە دایکی باشتر هۆگری ئەم کەسانەی کە لێ دانراون تا چەند بەپێی ئەو مستەوایە دانراون کە منداڵ بتوانێت قبوڵیان بکەن بەڵێ طبعا ئێمە لە باخچەکانە من خۆم سەرپەرشتاری باخچەی مناڵانم ئێمە لە باخچەکانە مامۆستامان هەیە مامۆستاکانیشمان هەندێکیان دەرچووی بەشی باخچەی مناڵانن هەندێکیان بە دەرچووی بەشی بنەڕەتی ینی مامۆستان و هەموو پێوەرێکی مامۆستایی و دەروونناسی و مەجای مناڵە و شێوازی وانەوتنەوەیان خوێندۆ بوون بە مامۆستا و بەشێکی تریشی تیا چاودێرە ئەمانە بڵین بڕوانامەی مامۆستانیە بەڵام فەرمانبەرن ئەمانەش هەر ڕاهێنراون ئەتر لە ڕێگەی سەرپەرشتیارەکانەوە بێ لە ڕێی بەڕێبەرەکانەوە بێ لە ڕێگەی وەڕکشۆپ و سیمینار و ئەو جۆرە بابەتە ڕۆشنبیریانە بێ کە لە ئاستی مناڵە ئەمانە هەمووی ڕاهێنراون بۆیە پێویستەکە ئەو مامۆستانە بتوانن یعنی یەکەم شت پێش ڕێگاکانی وانەوتنەوە مامۆستا شارەزای هەبێ لە دەروونناسی مناڵە بە تایبەتی بۆی بزانێ منداڵ پێویستی بە چیە ئەو پێداویستیانە چیە و چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکرێت چونکە چیرۆک یەکێکە لە هۆکارە هۆیە باشە سوودەکانی کە تۆ ئەتوانی کە تەنانەت کەسێتی مناڵشی پێ بەهێز بکەیت تۆ لە ڕێگەی چیرۆکەوە ئێستا ئەم چیرۆکە من تەبعا نازانم باسی چیەکە بەڵام لەوانەیە ئەم چیرۆکە ئامانجەکەی ئەوێ کێشەیەکی کۆمەڵاتی مناڵەکە چارەسەر کا لە ڕێگەی چیرۆکەکە گۆشەگیری یاد ئەتەوێت خوڕەوشتێکی باشی مناڵەکە گەشەی پێبیت یا تیا دروستکەی یا دووری بخیتۆ لە خوڕەوشتێکی خراپ هەموو لە ڕێگەی چیرۆکە بۆیە چیرۆک گێڕانە و هونەری تایبەتی خۆی هەیە و گرنگێکی زۆری هەیە و بە تایبەتی لە باخچەی مناڵان لە 5 ساڵی یەکەمە لەوانەیە ئێمە هەندێکمان زۆری نەشمان ئێستا چیرۆکێکمان لە یاد مابێ کاتی خۆی کە بۆمان گێڕاوەتەوە هەتا ئێسش لە مێشکمانەوانە هی کاتی مناڵیمان چکە ئەو 5 ساڵی یەکەمە تۆ ئەتر ئەتوانی کەسایەتی من تۆ هەر کەسێکی تر لەو 5 ساڵی یەکەمە دروست بووە باشترین کات بۆ چیرۆگوتن بە مناڵان کە زۆر جار ببین لە وەختی خەوتنەکایە کە دایک و باوک بۆ مناڵ چیرۆکەڵێت ئەگەر بێڵێ باشترین وەخت هەر ئەوەیە یاخود بنەوە ئەو کاتێککە لە باخچەکانە ئەوە باشترە نا چیرۆگەرانە بەڕای من کاتی تایبەتی نیە عنی بڵێ فلانە کەس بەنسبەت کاتێکە مناڵەکە لە ماڵەوەی دایکەکە بە چیرۆک ئەخوێنێ بۆیە بۆ شێوەیە ئەخوێنێ بێت چیرۆکەکان دائیمە کۆتایەکەی گەشتبینیەکی تیا بێت چارەسەری کێشێکی وی مناڵەکە بە ئارامی بخەوێت بۆی مناڵەکە هەز بە ئارامی بکات مناڵەکە کۆمەڵێ شت لە مێشکا بە ڕۆژانە لە بان و هەتا شەوەکە ئەنوێ کۆمەڵێ بەسەرهات کۆمەڵێ بڵین قسەکردن کۆمەڵە یاریکردن تۆ لە ئاخیرە ئەبێ بزانی ئەو چیرۆکی کە بۆی هەڵئەبژێری بۆچی بۆی هەڵبژێری ئامانجدار بێ مەسەلەن مناڵی وامانەیە ئەترسێ بەتەنیا تۆ بێ دائیمە چیرۆکەکانت کە شەو بە تایبەتی ئەخوێنێ وا بێت کە مناڵەکە وای لێ بکەی دووری خێتەوە لە ترس ئەی سەربەستکردنی منداڵ تا چەند گرنگە بۆ نمونە من بەردەوام چیرۆک بۆ کۆمەڵە مناڵە خوێنمەوان بەس گوێگرن و سێرمەکە با مناڵەکە سەربەستکەم ئەو چیرۆک بخوێنێ بەتەکید ئێستا ویستم ئەوە بڵێم چکە پرسیارەکەی دوو بەش بوو بەشێکیان ئەوەی بڵێ مناڵکە لە ماڵەوە دایکی بەشەکەی تری بە ڕۆژ
بۆ نمونە ئێمە من بۆ زیاتر باخچی مناڵان باس دەکەم چونکە ئێمە ئەو تەمەنەمان لەلایە و یعنی زیاتر بەرکەوتەمان هەیە ئێمە هەندێ بابەتمان هەیە بۆ نمە باسی وەرزی زستانی بۆکەم یا بۆ نمونە باسی گوڵێکی بۆکەم من ئەتوانم لە ڕێگەی چیرۆکێکەوە بچمە ناو بابەتەکەەوە و باسی بابەتەکەیان بۆکەن دواتر بۆ وەڵامدانەی ئەم بەڕێزەکە پرسیارێکە ئەتوانم مناڵەکە ئەهێنمە ناو بابەتەکەی بابەتی چیرۆکەکەمە من بە چیرۆکەکە چوومە ناو بابەتەکە دواتر لە ڕێگەی پرسیارەوە لە ڕێگەی ئەوەی کەوا مشکی مناڵەکە بروژێن بە بابەت ئەو بابەتە من چەند پرسیارێکەکەم دوای مناڵەکە هێتە ناو بابەتەکە و مناڵەکەت بەشدار ئەبێ لەگەڵ چیرۆکەکە ئەمە ڕێگەیەکی ترمان هەیە کە تۆ چیرۆکەکەت گێڕایەوە تەمەمان چیرۆک بەشێکە لە ئەدەبیاتی مناڵ تۆ لە ڕێگەی چیرۆکەکە تو توانی دواتر لە ڕێگەی درامایەکەوە بۆ نمە باسی دوو هاوڕێ ئەەکەی یعنی هاوڕێ ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ یەکتریاکە تۆ دواتر کە چیرۆکەکەت گێڕایەوان چیرۆکەکە ئا لە ڕێگەی ئاژەڵانەوە بێ لە ڕێگەی کەسەکان خەوتوان ڕێگەی درامە ئەینن چیرۆک هەمان چیرۆک بە مناڵەکان دووبارە بکەیت. مامۆستا دیمەن ئەگەر چاک بە چیرۆکەکە بخشێنێت بزانیت ئەتوانیت ئێستا پێشکەشمانی بکەیت مەبەستم لەسەرەوەی کە چۆن دایک و باوکەکان ئەو دەنگانە وڵایی من ئەزانی چۆنە کێشەکە من پێم وتی من حەز ناکەم ئەو حەقە بم بەخۆم چونکە چیرۆگەڕانەوە هونەری خۆی هەیە چونکە ئەزانی چۆنە ئەبێ پێشتر دائیمەن مەرجی یەکێک لە مەرجەکانی چیرۆک ئەبێ پێشتر خوێندە بێتوانێت لە بابەتەکە تێبگەیت چونکە ئەبێت تۆ شێوازی دەموچاوت بگۆڕیت دەنگت بگۆڕیت جوڵەکانت بگۆڕیت ئەیوانی ئەبێ پێشتر خۆ ئامادە بوو ئەگەر وانێ بە هەر دانیشت بیخوێنمەوە ئاوا تەسەورەکەم یعنی هیچ ئەبێ بکرێت بە بەر چیرۆکە ئەوە بۆ یعنی من داوای لێبوردنەکەم حەقی چیرۆک خوێندنەوەکە عنی بە حەقی خۆی بێت و بۆ دەرفەتێکی تر جا مامۆستا دیمەن ئێمە زۆر جارش ئەوترێت بۆ نمونە منداڵەکەش بۆینە سەر خەت لەگەڵ خۆتا بە چیرۆک خوێندنەوەکە واتە ئەوەی کە بۆ نمونە ئەویش بکە بە بەشێک لە چیرۆکە بەتەکیدنیە چیرۆکێک بۆ شێوازێک داڕشان هەنێک جار بەیەکۆ دەستکاریکەن سەر نەوشت و با بڵێن چارەنووسی کەسەکان بگۆڕن ئەو کارانە ئەمە بەڕاستی تا چەند داهێنان لە مناڵەکەی دروستەکە طبعا چیرۆک یعنی تۆ ئەگەر بێتە سەر باسی چیرۆک یعنی کاتێکی زۆر زۆری ئەوێت باسی بکەیت چکە یەکێک لە سوودەکانی چیرۆک دۆزینەوەی داهێنا لە ناو مناڵەکە چونکە مناڵێکسە بۆ من ئەو چیرۆکە گەر بخێنەوە کۆمەڵە مناڵم لە لابێ لەوانەیە من وشەی جوچکەکە بڵێ مناڵەکە یەکسەر هەستێ لاسایی دەنگی جوچکەکە بکات یا جوڵەکەی بکاتەوە تۆ لێرە لە بۆ دەرەکە کە ئەو مناڵە یعنی بۆ هیبەیەکی تایە توانایەکی تیا تۆ توانی پەری پێ بیت هەم لە ڕێگەی ئاخاوتن و قسەکردنەوە لەوانەیە من چیرۆ کۆمەڵی قسەیە بکەم مناڵەکەش بە شێوازێکی تر وەری گرتی بێ یعنی شێوازی وتنی ئاخاوتنەکە یاخود شێوازی دانیشتەکە طبعا چیرۆک هەتا بڵێ زۆر سوودمەندە یەکێکە لە هۆکارەکانی دۆزینەوەی داهێنان و گەشەکردنی داهێنان دروستکردنی مناڵێکی داهێنەر لە کۆمەڵگا دەستەکانە خۆش بێ مامۆستا زۆر سپاس بۆتەوە